جێژنی ئەو کاتەی زەمانی ئێمە کە من ئەو کاتە مناڵ بووم لە شاری سلێمانی لە ڕۆژەکانی جێژنی قورباندا لە پشت سەراوە عەرەبانەکانە وەستان دەوری 25 ساسی هەبوون. پیاوێک سەرکردایان بوو، ناوی پیانە گوت حەمەدی سەرسپی، پیاوێکی زۆر عەقڵ و ڕێک و پێک بوو. عەرەبانەکانی ڕیزە کرد و ئەنجا عەرەبانەکان ئەڕازاندەوە و لە ژێرەکان ئەشتیان داخست و ئەنجا مناڵەکانیان ڕیزە کرد، ناونووسیشان نەکردن. بۆی لەوێ چونکە خەڵکەکە و کاتە لەوێ بی و بێڵێن نووسیری زۆر لێ بوو، مناڵێکیان لەوە نەبێ. لە ناو عەرەبانەکانیشا ئەگەر دە عەرەبانە سەرکەوتا دە کەس لەسەری بوویە ئێژیان نەکرد، دەیگوت تۆ سەرپەرشتی ئێمانە بکە و ئەوەی کە مەلەشیان چاگەزانی 4-5 لەوێ ڕیزەکردن بۆ ئاگادارکردنەوە. ئەو کاتە چوو پشتیوان نەبوو، هەر وەکو شتێک ینی کولەکەی ئاوی هەبوو سەریان نەئەبڕی، کولەکەیشان تێیە کرد و ئیتر مەلەکەیان پێیە کرد کە تەواوە بوون. ئەو کا حەمەدی سەرسپیە ئەگەڕا خۆیەکردنەوە عەرەبانەکانی ڕیزەکردنەوە و هات ناونووس وەک سەرژمێرێک ناونووسی دەکردن و تەماشاکە ناخۆ کەسیان دیار نییە، کەسیان شتیان لەبیر نەچووە ئەیهێنانەوە عەینەشکن کە ئەوان دائەبەسینەوە. ئەنجا تاقمێکی تر خۆیان حازر دەکرد، دووبارە ئەچوونەوە بۆ تەنجەرۆ هەتا نیوەڕۆ. دوای نیوەڕۆژ کە هاتینەوە عەینەن شت، لە دوای نیوەڕۆ دووبارە ئەگەڕانەوە لەگەڵ دایک و باوکیان و ئەچن بۆ بەرودراوسێ و جەژنە پیرۆزە و گەنازایی یەکتر و ئەوەی کە عاجز بوویایە یەکتریان ئازاد دەکرد و گەنی یەکتریان ئازاد دەکرد. ئەو کاتەوا بوو.